نێۆلیبرالیزم و کاریگەریەکانی لەسەر ژیانی خەڵکی زەحمەتکێش لە جیهان. نێۆلیبرالیزم یان لیبرالیزمی نوێ وشەیەکە بۆ ناسانی ڕەوتێکی سیاسی و ئابووری دیاریکراو کە ئەمڕۆکە زۆربەی جیهانی سەرمایەداری گرتووەتە ژێر کاریگەری خۆیەوە. دەستپێکی ئەو ڕەوتە هەڵدەگەڕێتەوە بۆ سەرەتای دەیەی هەشتای زاینی لە سەدەی ڕابردوودا و دوو ئاڵا هەڵگری ناسراوی لە مەیدانی سیاسەت و دەسەڵاتدا مارگارێت تاچەر سەرۆکوەزیری ئەو کاتی بریتانیا و ڕۆناڵد ڕیگان سەرۆککۆماری ئامریکا بوون. ئەمڕۆکە سێ ناوەندی سەرەکی پەرەپێدانی سیاسەتی نێۆلیبرالیستی لە جیهان بریتین لە بانکی جیهانی، سندوقی نێونەتەوەی درا و ڕێکخراوی بازرگانی جیهانی کە هەرسەی ئەوانە لەلایەن دەوڵەتی ئامریکاوە سیاسەتیان بۆ داری دەکرێت و بەڕێوە دەچن. ئەم سێ ناوەندە لە ڕێگەی کنترۆڵ و کاریگەری لەسەر کۆمپانیای گەورە فرەنەتەوەیەکانەوە سەرجەم سیاسەتی ئابووری زۆربەی دەوڵەتەکانی دنیاش بەکردەوە دیاری دەکەن. سیاسەتی ئابووری نێۆلیبرالی خێراییەکی زۆرتری داوە بە حرەکەتی سەرمایە لە ئاستی جیهانیدا و گیر و گرفتەکانی سەر ڕێگەی ئەو ڕەوتەی لە ڕێگای داسەپانی کۆمەڵێک ئاڵوگۆڕی سیاسی، حقوقی و یاسایی بەسەر دەوڵەتەکانی لاوااستردا لەسەر ڕێگە لابردووە. پێناسەکانی سەرەکی ئەم ڕەوشە لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەوە بریتین لە یەکەم، بەرقەراربوونی دەسەڵاتی تەواو کەماڵی یاسای بازار، ڕزگارکردنی کەسبوکاری تایبەت لە هەر چەشنە بربەستێک بەبێ گوێدان بەوەی کە چه زیانێکی کۆمەڵایەتی بە شوێنەوە دەبێت. کردنەوەی دەرگای وڵاتان بەرەو ڕووی بازرگانی و سەرمایەگوزاری نێونەتەوەیی، کەمکردنەوەی هەغدەستی کرێکاران بۆ ئەوەی سەرمایەداران بۆ سەرمایەگوزاری زۆرتر هان بدرێن. بربەزدانان لە ڕێگەی ڕێکخراوبوونی کرێکاران بۆ ئەوەی نەتوانن ببن بە کۆسپ لەسەر ڕێگەی بەڕێوەچوونی ئەو سیاسەتە یان هەوڵدان بۆ کنترۆڵکردن و بەلێڕەدا بردنیان. لابردنی هەر چەشنە کنترۆڵێک لەسەر قیمەتی کالا و پێداویستیەکانی ژیانی خەڵک. خاوەن نەزەریەکانی نێۆلیبرال ئیدعا دەکەن کە پەیڕەوکردنی ئەم سیاسەتە ڕێگایەکی سەرڕاستە بۆ گەیشتن بە گەشەی ئابووری و ئەزموونی 30 ساڵی ئەخیر. ئەم ڕەوتە ڕێک بە پێچەوانەوە بووە. دووهەم، لابردنی هەر چەشنە هەزینەیەکی خزمەتگوزاری گشتی لەسەر شانی دەوڵەت و سپاردنی بە کەرتی تایبەت واتە بە بەشی خصوصی، لەوانە فێرکردن و بارهێنان، بێهداشت و دەرمان، ئاو برق و تەلەفۆن و هیتر. تەنانەت لە وڵاتێکی وەکو بریتانیا کارگەیشتووە جێگەیەک کە دەوڵەت بەڕێوەبردنی زیندانەکانیشی سپاردووە بە کەرتی تایبەت، یا لە چەند وڵاتێکی ئەوروپایی کاری پۆلیس و ڕێگەوبانیش کەوتووەتە دەستکەرتی تایبەتەوە. لەم ساڵانەی دواییدا نێئۆلیبراڵەکانی ئەمریکا لەم سیاسەتەدا تا ئەو ڕادەیە چوونەتە پێش کە پرۆژەی جەنگی و ئەمنیەتەکانیشیان ئەدەن بە کەرتی تایبەت و سلاحی ئینسانکوژی و ئامڕازی زیندان و ئەشکەنجە دەدەنە دەست شرکەتگەلێک کە بەڕەسمی بە کرێگیراوی تایبەت بە جێبەجێکردنی ئەو ئەرکانن. نێۆلیبراڵەکانی ئەمریکا ئەو سیاسەتە بە ئاسایی لە قەڵەمەدەن و ناشی شارنەوە و بەم جۆرە کۆمەڵێک پەیمانکاری گەورەی پرۆژەی نظامی پێک دێت. شرکەتی گەورەی هالیبرتۆن لە ئەمریکا کە مدیرەکەی دیکچێنی جێگری سەرۆککۆماری ئەو وڵاتەیە بەڕێوەبردنی بەشێکی زۆر لە کاروباری ئەمنیەتی لە عێراق و بەڕێوەبردنی زیندانەکان و هیتری و ئەستۆ گرتووە. بەپێی ئەو سیاسەتە دەوڵەتەکان بۆیان هەیە لە هەموو بوارێکدا یارمەتی سەرمایەداران بدەن و ئاسانکاریان بۆ بکەن. ئەوە بەمانای ئەوەیە کە سەرمایەداران دەتوانن هەم ڕاستەوخۆ شیرەی گیانی ئەو کەسانە بکێشن کە پێویستیان بەم خزمەتگوزاریە گشتیانە هەیە و هەمیش ناڕاستەوخۆ و لە ڕێگەی یارمەتی دەوڵەتیەوە ئەم تاڵانە تەکمیل بکەن. سێهەم، لابردنی هەر چەشنە چاودێرێکی دەوڵەتی لەسەر هەر چەشنە سەرمایەگوزاری و بازرگانیەک کە ببێ بەهۆی کەمکردنەوەی قازانج. بۆ نمونە، بەپێی ئەم سیاسەتە دەوڵەت بۆی نییە چاودێری بەسەر ئەمنیەتی شوێنی کاری کرێکاراندا بکات و ستانداردی ئەمنی ئەو شوێنانە بەرێتە سەرێ. وە کرێکار ناتوانێت داوا لە دەوڵەت بکات کە ڕەسیدەگی بکات بە کێشەی کرێکار و کارفەرما لەسەر ئەمنیەتی شوێنی کار، یان دەوڵەت بۆی نییە بە دانانی یاسای تایبەت بۆ پاراستنی ژینگە مەیدانی چالاکی سەرمایەداران لە بواری سەرمایەگوزاریدا بەرتەس کاتەوە. هەر بەپێی ئەم سیاسەتەیە کە دەوڵەتی ئەمریکا تا ئێستا هیچ کام لە پەیماننامە جیهانیەکانی لەمەر پاراستنی ژینگە ئیمزا نەکردووە. چوارەم، فرۆشتنی هەر ناوەندێکی بەرهەمهێنان یان بازرگانی یان فەرهەنگی کە دەوڵەت خاوەنی بێ بە کەرتی تایبەت. بەپێی ئەم سیاسەتە هەموو کارخانە دەوڵەتیەکان، هەموو بانکەکان، هەموو جادە و ئوتوبانەکان و هەروەها وەکو لە خاڵی دووهەمدا باسمان کرد هەموو بوارەکانی خزمەتگوزاری گشتی وەکو بیمارستانەکان، ئاو برق و تەلەفۆن، هەموو زانکۆ و تەنانەت قوتابخانەکانی سەرەتایی و ناوەندی دەفرۆشرێن بە سەرمایەداران. پێنجەم، وەلانانی مەفهومی بەرژەوەندی گشتی و دانانی بەرپرسیارەتی فەردی لە جێگەی ئەو،
یعنی هاندانی هەر کەس بۆ ئەوەی بکەوێتە شوێن دۆزینەوەی ڕێگە چارەی تاکە کەسی بۆ گیر و گرفتەکانی لابردنی هەر چەشنە بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتی و دەوڵەتی لەمەر ژیانی تاکە کەسی و بنەماڵە. لەوەها فەرهەنگێکی نێۆلیبراڵیدا ئەگەر بنەماڵەیەکی هەژار نەیانتوانی پێداویستیەکانی سەرەتایی ژیانی خۆیان دابین بکەن، پێیان دەگوترێت خۆیان بێکار و تەممەڵ و بێتوانن. گوایە فرسەتی دەوڵەمەندبوون و بەهرەمەندبوون لە ئیمکاناتی ژیان بۆ هەمووان کراوەتەوە و هەر کەسە بە پێی توانا و لێهاتووی و زیرەکی خۆی با بچێ و کەڵکی لەوەربگرێ. ئەم سیاسەتە کۆمەلگەوا لێکات کە لە ڕاستیدا یاسای جەنگەڵ تێیدا بەڕێوە بچێ. شەشەم پەرەپێدانی بازرگانی سیلاح و بەو پێیە گەشەپێدانی ناوەندەکانی نظامی سەنعەتی، هەڵوەشانەوەی زۆربەی ڕێکەوتنامەکان لەمەر کۆنتڕۆڵی سلاحی استراتیژیک، ڕێگەدان بەخۆ کە لە ژێر ناوی شەڕی پێشگیرانە هەر کاتێک کە زلهێزەکان و لە سەروی هەمووانەوە ئامریکا بیهەوێ کێشەیەک لە شوێنێکی جیهان بخاتە ڕێ یان بە پێی بەرژەوەندی خۆیان ڕژیمێکی دەسەڵاتداری سربزێ و بڕوخێنن و یان خۆماڵیکن. دامەزرانەوەی مافی کاپیتۆلاسیۆن بۆ خۆیان و بەم پێیە پاراستنی هێزەکان و دەست و پەیوەندەکانیان لە هەر چەشنە پێشەلکاریەکی یاسایی، مافی شوێنگرتنی نەیارانی خۆیان لە ژێر ناوی شەڕی دژە تیرۆر لە هەر شوێنێکی دنیا. حوتەم و کۆتایی هێرشبردن بۆ سەر زۆرێک لە دەستکەوتەکانی ژیانی دموکراتیک لە وڵاتانەی کە سیاسەتی نێئۆلیبراڵی تێیدا پەیڕەو دەکرێ و لەسەر هەمووانەوە لە وڵاتە یەکگرتوەکانی ئامریکا بەرتەسەکردنەوەی مافی کار و ژیانی پەنابەران، پێشێلکردنی مافە سەرەتایەکانی ئەوان. بە کورتی ئاکامی بەڕێوەچوونی سیاسەتی نێئۆلیبراڵی لە هەموو جیهان کە تەوەرە سەرەکیەکانی باسکرا لە بواری ژیانی ئابووری هەژارانی هەژارتر و دەوڵەمەندەکانی دەوڵەمەندتر کردووە و کەلێنی نێوان هەژاری و سەروەتی بە چەند قات گەورەتر کردووە.